چ ڕۆژوەوانێ زۆرترین ئەجری دەسەکەوێ لەسەر ڕۆژوەکەی فەرمی ئەوەیان زۆرترین ذیکری ئەڵڵاکە بۆیە تۆ ذیکری بەیانیان و ئێوارانە هەیە بیپارێزە ذیکری پاش و پێشی نوێژەکانە هەیە بیپارێزە ذیکری هەڵسوکەوتێ لە ماڵەوە هەیە بیپارێزە ذیکری هەڵسوکەوتێ لە دەرەوە هەیە بیپارێزە ذیکری هەڵسوکەوتێ لە مزگەوتە هەیە بیپارێزە بەمە وەکو زانایانمانە فەرموون لەوانەی ئیمامی ابن سیرینی و ئیمامی نەسائی تۆ ئەبیتە الذاكرين الله كثيرا كرافرتش بي والذاكرات أبيت إيش لواني كزور ذكري الله تكرد بوهم ذكر أنا حمي بارز ما في روي ما ورسول الله صلى الله عليه وسلم فما في تنبلا مشي للجهاديش ما اشترى صحابة كان فرون بلا فالمي بردوام زوبانة باراو بي بذكري الله ويذكري الله لهذا نك لرمضان كان قريع عجيب يا بلا سلام